براکانم ڕەجەب ڕۆی بەڵام شەعبان لە دەستمان نەچووەوە لە ناوی داین وەکو شاعیر وتوێتی مضى رجب وما أحسنت فيه وهذا شهر شعبان المبارك بلام خور شعبان نرويوا هل وكو شاعر قتويتي بلا كانم الليل مهما طال شوقار تندريش بيه هر دبير روش بيتوا همو من دزانين كاتيك الشوتي بسرمانا لدوايا وي بخبر دين دبينين واخور هالديت روج يكا بيشوازي لا يكبا يكمان دكات وبانمان لي دكات والا خو هالصاي كردوي شاك انجام بدا بو قيامتت بو قوركت لبروي اقدار من دكاتوا ام شوك خوتي كان ساعات يكبو وهاتي تخبر كردوي شاك انجام بدا لبروي بو ككات يقدم ريت ئیتر لە دوای ئەوە زۆر دەمێنیتەوە تاکو ڕۆژی قیامەت زیندوێتی نابینی هەتاکو بە ئیزنی ئەڵڵاه هەر هەموومان بە تێکرایی زیندوو دەکرێینەوە بۆ ساحەی مەحشەر بەچی بەڕوت و قوتی بەڵام بەچی کە کاتێک زیندوو دەبینەوە خۆر لە ئاسمان دائەبەزێتە بان سەرمان کەسمان ئیدارە ناکەین لە بەردەمە و خۆرە بەڵام ئەوەی کەوا دەبێتە سێبەر وەکو هەورێک لە سەرمان ڕادەوەستێ ئەو سەدەقانەیەکەوە لە دنیادا ئەنجامت داوە ئەم مانگە لە بیر مەکەن مانگی شەعبانە بەس بیر لە مانگی ڕەمەزان مەکەنەوە هەموو مانگەکان مانگی ئەڵڵایە بەڵام شەعبان مانگێکی یەکجار پیرۆزە پێغەمبەری خوددا ئەگەر پیرۆز نەبووایە لە لای سەڵات و سەلامی خودایی لێبێ هەمووی بە تێکرایی تێیدا بە ڕۆژوو نابوو کە زۆرترین ڕۆژووی لە مانگە لە مانگی شەعباندا بووە لە ڕەجەب نەبووە لە مانگەکانی تر نەبووە بەڵکو شەعبانی زۆر گردووە تێیدا الليل مهما طال براکانم شەوگار چەندێک درێژ بێ لا بد من طلوع الفجر هر دبي الروج بيتوا والعمر تمن تشند دريج بيه والعمر مهما طال لا بد من دخول القبر تمن ما تشند دريج بيه تشند بجي تشند لسر عرزة بجي سرنجامي كوتا يكد دەبێ بڕۆیتە ناو گۆڕەوە هەموومان دەبێ گۆڕ ببینین بەڵام ئەو گۆڕە نییە کە لێمە لێ خاڵی بووینە تەنها مردوویەکە گەینە ناو گۆڕەکەوە بانی ئەدەین و دەگەڕێینەوە نا قەسەمەن بە ئەڵڵاه ئەوەی ئەنجامت داوە لە دنیا بە زمانت بە چاوت بە دەستەکانت هەمووی لەگەڵ لێپرسینەوە لەگەڵدا دەکرێ لدواي اويش كزندو دكريتوا وقفوهم بروتا ام آية تدخلون اليتوا الرايان قرنوانا برسن الابي برسيان اللي بكريه لدنيا دا تشيت كرت پارو پول چون پیاد کرد چون صرفت کرد چون در خواردی مالو مدالت ده براستو چپ آگاد لفقیر و جاربو یا خودنا مانجي شعبانا الليل مهما طال لا بد من طلوع الفجر والعمر مهما طال لا بد من دخول القبر برابر زكانم أمانجا بيدا وتريه مانجي أو داني زرعات أمانجا مانجي أو داني زرعاتا مانجي الرجب وتم مانجي چاندنه لرجب چی چاندوه لشعبان آویه دی اوی که چاندو تا لکردوی چاک دا ایستا زیادی بکا لناو مانجی رمضان ای دوری توا براندن پاداش لکی لرمضان دا وردگری کاتا مانگا پیشینان من صحابه ناویان ناوه
مانگی ئاودانی زەرعات